سەحەر و ئاریزبانیتان باش و سڵاوتان لێبێ ئەمڕۆ لە شاری سلێمانی و لە هۆڵی بناغە و لە کارگەی کولتوری سلێمانی یەکێک لە لووتکە گەورەکان لە سەراستی عێراقدا بەڕێوە دەچێت. لووتکەکە لووتکەی گەنجانە، لێرە گەنجان بەشداریەکەن، لێرە گەنجان ڕۆڵیان هەیە، بابەتەکان بابەتی جیاوازن، دوورن لە بابەتی ململانێ، دوورن لە بابەتی سیاسی، بابەتی پێشکەوتنن. یعنی ئەو بابەتانن کە گەنجان کاریان تێدا کردووە، گەنجان بە بیرۆکەی خۆیان، بە پێشنیاری خۆیان، بە هەوڵ و ماندووبوون و لێزانین و کۆکردنەوەی زانیاری و شەونەخوونی خۆیان کۆمەڵێک داهێنانی جیاوازیان کردو ئەمڕۆ لەم لووتکەیان نمایشتی دەکەن و ئەوەی کە جێگەی سەرنجە لەم لووتکانە ئەوەیە کە هەموو کەسایەتیە گەورەکان بەنمونە من پێتەڵم لەسەر ئاستی عێراق، لەسەر ئاستی هەرێمی کوردستان، لەسەر ئاستی جیهان، سیاسیە گەورەکان و بازرگانە گەورەکان بەشداریەکەن، بەڵام لێرە هەمووان سەرسامە بن بەکار و پرۆژەکانی و گەنجانی کە لەوانەیە بە چەند ئامێرێکی سادە، بە چەند کەرەسەیەکی سادە بابەتێکی گەوری دروست کردبێ. ئێرە بەشێک لەو شوێنانەیە یاخود بڵێن بەشێکە لەو بابەتانی کە لە نێو لووتکەکەدا نمایشەکرێت، یعنی ئەمە پارتێکە چەندین داهێنانی جیاوازی گەنجانی تایە. باشە اینجا با من بچمە لای گەنجەکان خۆیان، تواناکانی ئەوان لە زاری خۆیانەوە خۆیان بزانم چیان کردووە. اینجا سڵاو لێبێ. پێشەکەی بەخێر زۆر سپاس دەکەم. چی کردووە ئەمڕۆ پرۆژە؟ ئێمە پرۆژەکەمان لەسەر شیرینی تەندروستە، شیرینی دروستەکەین بە بێوی شەکلی تیابێت، هەمووی هێڵسیە لە بەرهەمەکانمان لە ڕێگەی ستیڤیا و ئیستێرلاوە شیرینکەرەوەکانی تام بەکارێت و ڤیتامینەکانی A و B و C و D تێکەین بۆ بە شێوەیەش خۆراکەمان تەندروست دەرەچێت. باڵێ نەخێر بەس شیرینکەرەوەی تامی تایە، شیرینی شەو شیرینیشی تیا نییە. باڵێ و فیدباکشمانی 8,000 فیدباکی نەخۆشانی شەکرەمان هەیە، ئەوانەی هیتووەکەن هی مناڵانمان هەیە، توانیمانە لە ماوەی 2 ساڵی دەستپێکی کارمانە 30,000 پارچە بفرۆشین. باشە هەر تامی عکاری ینی جیاواز نییە تامەکەی بڵێ لە تامێکە شەکلی تیابێ. ئێوە چکە ئێمە شیرینکەرەوەی تامی تێگەن کەویش ستیڤیا سەرلا تەنها تامەکە شیرینەکاتووە کالۆری و کاربۆهیدراتی تیا سفرە و لەلایەن کوالیتی کۆنترۆڵی عێراقەوە ڕێگەی پێیراوە بۆ کەسانی کە نەخۆشی شەکرانیەوە بخرێتە بازارەوە لەسەر ڕەفەکانی بەسڕە و ئەنبار و چەند شاری دیکەی عێراقدا هەیە لە مارکێتەکاندا. یعنی هیچ کێشەیەکی تەندروستی نییە؟ هیچ کێشێکی تەندروستی نییە و لە ڕێی کیلۆ خواشەکەی وەرزانێتەوە؟ نەخێر چکە لەلایەن وەزارەتی سەحی عێراقیشەوە ڕێگەی پێیراوە. ساڵە خەریکی ئەم شتان؟ ئێمە ماوەی 2 ساڵە خەریکی ئەم پرۆژەی. 2 ساڵە خەریکی ئەم پرۆژەن لە کۆتایی گەیشتم ئەم دەرەنجامە ئەمە دەریا بێ پیس نەبێ. یعنی شەکەشان نەبێ حتمما خواستێکی باشی لەسەر بێت. بەڵێ بەعیشیت لە ماوەی 2 ساڵە 8,000 فیدباکمان هەیەەوە، نزیکەی 30,000 کارتۆنمان فرۆشتووە بەبێ ئەوەی یەک سپۆنسەر دەبین. هەر هەمووی لە ڕێگەی مارکێتەکان و ڕێکلامەکانەوە بوو. ئەمە هەواڵێکی خۆشە بۆ کەسانی کە خۆیان لە خواردنی شەکر بە دوورەگرن و حەزیشان لە شیرینی و ئەو بابەتانێ بەتایبەتیوانی شەکریان هەبێ. یعنی ئەمە داهێنانێکی جوانە کە لێرە نمایش کراوە کە بەبێ بوونی شەکر و بەبێ هیچ زیانێکی تەندروستی هەبێت دەتوانی شتێک خۆی کە هەر بەجددی تامی ینی تامی شکولاتی حەقیقیش بوو، تامێکی جیاواز نەبوو لە چاوی چاوەڕ مەگەر تۆزێک هەروە ڕێژەی کەکاوی لە ساڵ 66 کە بەرزترین ڕێژەوە سوودی هەیە بۆ دوو هەروە تامەکەی جیاوازە بەس هەر یەکتان بوو. ڕێژەی کەکاوتیا لە ساڵ 66 کە بەرزترین ڕێژەی کەکاوە لە هەموو شکوڵاتەکانی بازارەکە کردومانە کەوەژی سفادی هەیە بۆ دڵ و خانەکانی لەش. هەر زۆر باشە دەست خۆش بێ. بابێمە لای ئەم گەنجە. سڵاو لێبێ. زۆر سپاس. سەرا بە خێرانتانەکەم پرۆژەکەی ئێمە دروستکردنی مۆبایل ئەپلیکیشنێکە بۆ هەموو خەڵکی تەواوی عێراق کە بتوانن بە ئاسانترین شێوە ساڵۆن و سەرتاشخانەکان و سنتەرە جوانکارەکان بەعام بدۆزنەوە و هەروەها بتوان سەر بگرن بە پێی ڕێتینگ بزانن کام ساڵۆنیان بەلاوە باشە کامیان باش نییە لە ڕووی سعریشەوە هەمان کاتە بتوان سەرش بگرن و بە ئاسانی بیدۆزن. یعنی ئەمە کێشە چارەسەرەکە کاچی وەلای دەلاک جاری وایە بێت 2 ساعت چاوەڕێگەی بزەبت کاتێکی چاکە گەڕێنێتەوە بۆ خەڵکیش و هەروەها ئەو ئالۆزیێژ نایاڵەکە سەرداشخانەکان سەرە ئەگرن یەکێ بێ دەلاکەکە دەستێکی بە مۆبایلەوە بێ دەستێکیشی بە مەکینەوەەوە بێ. یعنی تر ئەمە سەمەوە ئاری و سەحەرگوێدان لێتی خۆش ئەمیر سپاس و سپاس بۆ تۆ سپاس بۆ زانێرەکانت و ئەمڕۆ چالەکەکان زۆرن. ئەمیرۆڵا ئەوەمان گوێ لێ نەبوو تۆزێک مەشغوڵی هەندێک خوێندنەوە بابەت بووین ئەمە لە سعات چەند دەست پێکا بۆ سعات چەند هەموو کەسێکیش دەتوانێت بێت لێ بەشدار بێت بەشداری ئەم چالاکیە بێت ینی بێت بۆ چالاکیەکە. اینجا ئێوە پەلەتانە چونکە من نازانم من هێشتا دەست خۆش بێ. زۆر سپاس بۆ
من زانیاری ترم پێ شتی تر هەیە لێرەیە گەنجی بەتواناتر هەیە فەرمو بەردەوام ئەگەر پەلەتانە بە هەندە وڵا پەلەمان نییە ئێدە باشە خوا پێشەوە معلوماتانەوە بەمێ پێشەوە معلوماتانەوە بەمێ لێرە گەنجێکی تر هەیە کە چەند بابەتێکی جیاوازیان دروست کردووە ڕۆبۆت و ئەو شتانن ببورن باش چۆنن باشن دەنگ و باسان چۆنە ئەمە چیتان کردووەوە ئێمە وەڵا چۆن پرۆژەیەکمان هەیە لێرە تاوەڕی گۆردە کوڕە ڕاستە و خۆیە ڕاستە خۆیە چەند پرۆژەیەکمان هەیە لێرە ئەوەی کە زۆر بەلامانەوە جوان و گرنگە ئەم دەستکێشەیە کە بۆ جاری یەکەمە لەسەر ئاسی عێراق دروستەکرێت لەسەر ئاسی هەرێم دروستەکرێت بۆ تایبەتە بە کەسانی خەوان پێداویست تایبەت و کەسانی کە ناتوان قسە بکەن لە ڕێگەی نوشتانەوەی هەر پەنجەیەکەوە پەیامەکەی لەسەر سکرینێکی بچووک پیشانەیە من لێرە پێ دەڵێن ناوم محەممەدە پەنجەیەکی ترە نوشتین تۆ سڵاو لێەکە بۆ شێوازەوە چۆن پەیامێکی درێ پێگەێنێ و لە ئێستا ئیش لەسەرەوەکەین کە ساوەندی بۆ زیاب بکەین واتاکە کەسێک خوێنەواریشی نەبوو بتوانێت لی تێبگات و پەیامەکەی لێ وەربگرێت ئەمانی کە ناتوانن سەگەن ترێ ساتوانن بڕێ مامێرە بەڵێ ئاسانکاریکی زۆریان بۆ گە بەڵێن لە ساسر بەس ئاسانکاریکی زۆریان بۆ پەیوەندیدارە بەمەوە ئەڵێن ئەوە پرۆژەیەکی جیایە ئیجیە ڕاستەوخۆ یاز لە کارەبایی مێشکەوە وەرەگرێ لێسا ئیش لەسەرواگەین بۆ کەسانی کە بەتەواوی ئیفلیجن ئایندە سوقاچیانیش ناگا بتوانن بۆ نمونە سیارە لێ بخڕون لە ڕێگەی ئێوە تەنها بە ئیعازی مێشک باشە ئێستا فریانە گۆدم بێنەمەگینا درۆنێکم دروست کردووە کە پێوەستە بۆ جیازەوە تەنها بە بیرکردنەوە لی تەنها بە بیرکردنەوە لی بۆ نمونە تۆ بە مێشکی ئازی دێکە درۆنەکە بەرز بێتەوە بەرزە بێتەوە پتێ بەلای هەر لایەکە بڕۆ تەنها بە ئیعازی مێشکە بەبێ بەکارهێنانی دەست لێرە ئەم ڕۆبۆتەمان هەیە کە خۆمان سۆفتوێرەکەیمان دروست کردووە ئەپلیکیشنێکمان بۆ دروست کردەوە بە زمانی کوردی کە بە هەمە شێوەوەی چەند جوڵە و حرەکەیەکی تایە ئەمە سڵاو بوو بەڵێ ئەمە دانیشتنەکەیەتی وە چەندی ئیشی دریشەکە وڵا بێنم تۆزە حەزم لەمە هەیە ناڵی خزمەتان وە بەم کۆنتترۆلەرە بە چواردۆری خۆتا لێ خوڕی باش چاتۆ بۆ ئاری سێری کەم باوکە ڕۆنە بێ چۆن بی ئاوا نەیخەیتە خوارەوە ئەمیر سەبابی هێن بە قورعان کۆنتترۆلکردنی زۆری زعاجە جاها ئاری سێری ئەم ڕۆبەتانە ساقت شۆفێری خۆیەوێت ئارەوەڵا ساکۆپتەری خۆی جا سێریکە بۆ نمونە ئەمە شتەکانیان لەسەری داناوە ئەمە لێرە سڵاوە باشە ئاوا پەنجانەی بە سڵاوەکە ئاوە یەک سەلامی جوانە لێەکە ئەوە سڵایەک بۆ بینەرانی کورسا دوترە توانین لێرەوە هەر لە ڕێی مۆبایلەکەەوە سێریکەن شتەکانیان بۆ کردووە کە ئەو جوڵانێکی کا بۆ نمونە دانیشتنە وەستانە باشە با لە خۆمە پەنجە بنێن بە هەنێ شتای تر ئەفو ببوورە وڵای کامیان شتێکی زۆر جوانە پەنجە بیانێم حرەکەیکی جوانەکە سێریکەنەوە خۆی ئەمیرەمە دروستکراوی کوردیە یان ڕۆبۆتەکە بیانێ بەس بەرنامەکەی دەستکاری کراوە ئاوەدەهاوە ئەمە ڕۆبۆتە هەر خۆتان دروستان کردووایە سۆفتوێرەکەی خۆی دروستکراوە بەڵام زایدەن ئەپلیکیشنەکەی سۆفتوێرەکە ئەپلیکیشنەکە یعنی پارچەکان بە پارچەکان لەشتی ترەوە تەواوە یعنی ئەوەش ناوی شەکە شۆبیلا ڕاضیە ڕۆبۆتەکەتانە زایدەن سڵاوەکەەوە خۆی کشێنێتەوە باسی پرۆژێکتی دریش بکەم تازە باسی پرۆژێکتەکەی تریشکەین ئەمە ساریکی جەنگیە کە لە ڕێگەی وایفای کۆنێکتی ئایپاد تابلێت مۆبایلە زیرەکەکانە بێ بە کامێرایەکی لەسرە بۆ شێوازە بۆ وایفای کۆنێکتیەکە بن بۆ مۆدایەکی دوورە نێرێت ئەمەی کێسە هەمانە لە بەرەوەی شتەکانمان سەرەتاییە تا 200 مترە ڕۆ باشە تەنها گوتێستێک دروستمان کردو بەڵام لە حاڵەتی هەمووی هەنێ ئەمێری باشترە ئەتوانین بۆ زیاتر لە 10 کیلومتر بینێری بۆ شێواز دیاوەڕۆ بەڵێ ئەکیت بۆ ناتەقێتەوە هیچ تەقینەوەی باش ئەگەر لێرە ڕیکۆردێکی ئایپادەکە بکەیت بۆ شێوازە لەبەرەوەی وایفای کێشەی نیوە و بڕینێک دروست نابێت ئەمیر یەک پرسیار ئەگەرم گەنجانە زەمینە سازیان بۆ بکرێت چی بخۆنە تەقیەوە ئەگەرم لە پراتەقلەیەکی لیا بەجدی ترسام ئەم گەنجانە ئەگەر زەمینە سازیان بۆ بکرێ هەمان ئەو ئۆتۆمبیلە بە گەورەی سوزانم بێ بە ئۆتۆمبیلێکی سەربازی هەمان ناوەخن و چوزانم ناوسکی بۆ دروستەکرێتەوە یان یعنی ئەو توانایەشیان هەیە بۆ ئۆتۆمبیلێکی گەورە هەمان شت بکەن
ئاری من پێشتریش کە توینەتە ناو ئەم بابەتانیان خۆدا و بابەتانی کە پەیوەندیدارن بە توانای گەنجان بەڕاستی زۆر کاتەوە پرسیارم لێ کردوون یعنی لەوانەیە لە کاتی ڕاستەخۆکەیان نەبوو بێت لە دوای ڕاستەخۆکەیە لە دوای گفتوگۆیەکی برادرانەمان کردو پرسیارم لێ کردوون بۆ نمونە پرۆژەکەت لێرەیە پرۆژدەیەکی بچووکە وەکو بیرۆکە وایە ئەگەر هاوکاریتان بکرێن ئەگەر دەستگیرۆیی بکرێن ئەتوانن چی بکەن یعنی هەر یەکێک لەو گەنجانە کە بەڕاستی ئاوا داهێنەری ئاوا جیاوازەکەن وتەی خۆیانە ئەمە یعنی ئەڵێن پشتمان بگرن پشتگیریمان بکەن ئێمەشی زۆر لەوە گەورەتر دروستەکەین وە کردوشمانە یعنی داهێنانی زۆر گەورە هەبووە کە گەنجی کورد لێرە با بڵێن کە پشتی نەگیراو نەیتوانیوە داهێنانەکەی بەرێتە پێشەوە بەڵام کە لە شوێنێکی دیکە پشتگیریکی باش کراوە سەپۆرتێکی باش کراوە شتی زۆر لەوە گەورەتری کردووە کە ئەسان خۆشی بە خیاڵی هاتوو بۆیە هەموو ئەم داهێنانی کە لێرەن من کەمێک بەر لێسە لەگەڵ ئەم کوڕای قسەم کرد کاکە ڕۆژیار لێرە کۆمەڵێک بەهاراتی جیاوازی دروست کردو هەڵبەت بەهاراتەکانی یعنی تەنها یەک لایەنە نین ئەگەر ئەمە بە نیازی کارگەیەکەوە ئەم شتەی کردووە یعنی جیاواز لەوە دەستێکی کاری زۆر باشە هێنێ بابەتی بژانەوەی جوتیاریە و بابەتێکە کە با بڵین یعنی یەک کۆمەڵ شت بە دوای خۆیان هێنێ و هەموو ئەمانە ژوان ینی هەموم داهێنانە ژوان گەورەیەەکە باو بەهاراتانەش ببینێت چەند هاوڕیانم وتیان تەواویش بەستخوا زۆر حەزەکەم و بەهاراتە ببینین وانە زانینەوە بەهاراتە تازانە چی ڕۆژیان عەزیەت کێشەوەرەوە بەهاراتەکان لە چی پێگەن بەهاراتی شاورمەن و بەهاراتی هەموو شتێکی تایە اینجا بەڵام فەنەکەی لە یەکشتە حەزەکەم فەنەکەی ڕۆژار خۆی باسی ڕۆژاربارە چۆنیت یاخوا بەخێر بێنەوە ڕێستان هەیە چاوەکەم بە کورتی بیان بڵێ بابەتەکەی تۆ چی ئەم بەهاراتانە چین جیاوازیان لەگەڵ بەهاراتانی کە بە کورت و پوختی پێ بڵێم دیارە کە ئەوەی کە ساڵانە ڕێژێکی زۆر لە پاراچێت دەرەوە بە ئەم بەهاراتانە لە بۆرسا ئەکڕن یاخۆ بازرگانەکان یاخۆ کارگای ناوخۆی خۆمان بۆ کێبڕکەی نرخ کواڵتەکەی دابەزێنن واتە دەستکاریەکەن کۆمەڵە موادی تری ناتەندروست تێکەڵ بەم بەهاراتانە کرێ ئەمەش تام و کواڵەتی و تەندروستی خۆشمان وێرانەکاتەوە کێشمان دروستەکەم من هاتوون چیەکەم لەوەی کە گرنتی کواڵتیەکەکەم لەوەی بنەوتۆی تەواو ئەدەم بە جوتیار بۆ ئەوەی خۆی بەرەمێناکە ئێمە سەرپەرشتیەکەین وەکو ئەندازیاری کشتتوکاڵی هەتا ئەیکڕینەوە لێ ئەمە وەکو کواڵەتێکە و تامە و لەزەتەکەشی بۆەوەی کە ماوەیەکی زۆر بمێنێتەوە شوشەمان بەکارهێناوە کە بە پاکێجینێکی کوردی کەلتوری بۆەوەی لەناو ماڵەکان ئەمێنێتەوە کە تۆحفەیەک وەکو جوانەیەک چووکە پلاستیک ژنگەمانی وێران کردووە ئەمانەت کەس دڵی نایە شوشە فڕێدا بە تایبەتی عادەتی کوردووە حەزەکە شوشە لای خۆی بێڵێتەوە بۆ ئێمەش ئەم 5,000 وەکو بە شازێکی ڕێکلامیش داماناوە بۆەوەی کە هەر بازرگانێک کەسێک ویستی بیبات ئەمانەوەکو نوقڵێکە لەبری ئەوەی کە نوقڵ بەکاربێنم یەکێک لەم 5,000 من یەنەکەی کەشوەکەم لە دواتر ئێمە شێوازێکی پاکێجینی داوای هاوکاری لەکەین یاخۆ سسمارکە لە لامان ئەمە وەکو بەشێکە لە کاری مارکتینی ئێمە ڕێستان هەیە بەخێر بێن بابەتەکان لێرە بەم شێوەیەن باجابێکی کورتی وەڵام پرسیارەکانی شەبەمەوە کە ئەمڕۆ دەست پێکات سعادەوە دەست پێکات هاتن بۆ هەمووانە لێرە بەشێکی زۆر لە بەرپرسان لەسەر ئاسی هەرێمی کوردستان لەسەر ئاسی عێراق و لەسەر ئاسی جیهان بەشداریەکەن دوو ڕۆژ بەردەوامە بێت ئەمڕۆ بەیانیش بەردەوام بێت هاتنیش بۆ هەمووانە هەمووان دەتوانن بێن لێرە تەماشای توانە و پرۆژە و بیرۆکەکانی گەنجەکانیان بکەن کە بەڕاستی ئێستا دنیایەکی جیاوازترە ئێستا دنیای تەکنەلۆژیایە و ئێستا دنیایەکە کە پێویستی بەم شتانەوە دڵخۆش بوون بەوەی کە ئێمەش وەکو کورد لەگەڵ پێشکەوتنەکانی با بڵێن جیهانە ئەڕۆین هەرچەندێک ئەگەر توانایە کەشمان کەم بێت بەڵام بیرکردنەوە مێشکەکەمان هەر باش بەهرە توانای گەنجەکانمان ماشەڵڵا یەکجار زۆرەوەی کردو ئەگەر ئیمکانیەتەکەمان کەم بێ تەنانەت بتوانن تا ڕادێک زاڵ بن بەسەر کەمبوونی ئیمکانیەتەکان دەستت خۆش بێ ئەمیر سپاس بۆ ئەو گەنجانە شیوای سەرکەوتنیان بۆ خوازی کاتۆ